کاتتان باش خوێندکارانی پۆلی هەشتەم. ئەم ڕۆژ لەگەڵتانە ئابم بۆ باسکردنی وانەیەکی نوێ، هیوادارم سوودی لێوەربگرن. پێش ئەوەی بچینە سەر وانەکە چەند شتێک هەیە کە کارمان پێی ئەبێ بۆ وانەی ئەمڕۆمان زۆر گرنگە پێویستە باش بیزانن کە ئەوانیش بریتین لەم شتانە. Congruent. Things are congruent if they are same size and shape. بەو شتانە ئەوترێ congruentن کە چین کە هەمان سایز و هەمان شێوەیان هەیە. And denoted by this symbol. و بەو شێوەیە هێما ئەکرێت. ئەوە هێمای congruentە. Things with same mark means they are congruent. ئەو شتانەی کە بە هەمان هێما دیاری کراون ئاماژەیە بۆ ئەوەی کە ئەم شتانە congruentن، دراوە بە تۆ کە ئەم شتانە congruentن. For example, in this figure we have side AB and side DE are congruent, and side AC and side DF are congruent, and also angle A and angle D, or angle BAC and angle EDF بە هەمان شێوە ئەخوێنرێتەوە بە هەردوو شێوەکە. ئەتوانی تەنها ناوی ڤێرتیکسی ئەنگڵەکە بڵێ، ئەشتوانی ناوی هەر سێ پۆینتەکە بنێ کە ڤێرتیکسەکە کەوێتە ناوەڕاستیانەوە. ئەم دوو ئەنگڵەشین congruentن. Angle A and angle D are congruent. معنەمە هێمای congruentە. چۆن نەزانین congruentن؟ لەبەر ئەوەی بە هەمان شێوە دیاری کراون بۆمان. سێری ئەم هێمایانەکە هەمان شێوە بۆمان دیاری کراون. ئەمە معنای ئەوەیە ئەو شتانە congruentن. Anything not marked cannot say congruent or not. هەر شتێکە بۆ ئێمە دیاری نەکرابێت ناتوانرێ بوترێت congruentە یاخود نا. بۆ نمونە ئێستا گەرم دوو سێگۆشەیە هیچ هێمایەکی وەکو یەکیان پێوە نەبووایە. بۆ نمونە ئێستا ئەم گۆشەیە لەگەڵ ئەم گۆشەیە هەردووکیان سێ خەتیان لێدراوە، بە معنای ئەوەیە کە ئەم دوانە هەردووکیان congruentن لەبەرەوەی هەمان هێمایان پێوەیە. وتمان هەر شتێک بە هەمان هێما دیاری کرابوو یعنی congruentن. ئەگەر ئەم هێمایانەی پێوە نەبووایە ئێمە نازانین ئایا congruentن یاخود نا. But something without being marked, you need to know that it is congruent. هەندێک شت بەبێ ئەوەی کە بۆ تۆ دیاری کرابێت هەمان هێمای لێدرابێت پێویستە تۆ بزانی کە congruentن. Since we learned it in the previous lesson. لەبەرەوەی ئێمە خوێندوومانە لە وانەکانی پێشترا یان لە ساڵانی پێشترا خوێندوومانە. For example, vertical angles. We say that vertical angles are congruent. وتمان چی؟ vertical ئەنگڵەکان congruentن. For example, in this figure we have angle ABE and angle DBC are vertical angle. ئێمە زانین ئەم دوو گۆشەیە چیە؟ vertical angle. So they are congruent. لەبەرەوەی vertical ئەنگڵەکان چین؟ congruentن. و بە هەمان شێوە DBA and angle EBC are vertical angle. So they are congruent. پێویستە ئەمانە لە هەموو شوێنێکە کە بینیت بیان ناسیتۆ بەبێ ئەوەی بۆ تۆ دیاری بکرێت. بەم شێوەیە یا ئەمەیان دوو خەت یا نوکتەیەکی لێبات کە بوو دیاری کاکە تۆ بزانی congruentن، ئەمەت بۆ ناکات لەبەر ئەوەی تۆ پێویستە خۆت بیان ناسیتۆ بزانیت congruentن. And if two parallel lines are cut by a transversal, then ئەگەر دوو لاینمان هەبێت پارالیل بن و لاینێک هەردووکیان ببڕێت، then ئەوە the pair of corresponding angle are congruent.
ئەوە کۆریسپۆندین ئەنگڵەکان کۆنگرێنتە بن مادەم ئەم دوو لاینە پارالێڵە ئەمە وانی پێشوو خوێنتان بۆ نمونە ئێستا لەم ڕسمەیە angle 1 and angle 3 are congruent. بە هەمان شێوە angle 8 and angle 6 are congruent. Why? Because they are corresponding angle and we have two parallel line cut by transversal. بە هەمان شێوە پێویستە تۆ بیان ناسیتەوە پێویست ناکە ئەمانە بە هەمان هێمە بۆ دیاری بکە بۆی تۆ بزانی کە ئەمانە کۆنگرێنتن پێویستیان بە دیاریکردن نییە چکە ئەم شتانە خۆت ئەیانزانیت و بە هەمان شێوە the pair of alternate interior angle are congruent. For example, angle 2 and angle 7. بە هەمان شێوە angle 3 and angle 3 and angle 6 are congruent. پێویستە لە هەموو شوێنێک ئەم شتانە بناسیتەوانێ بەبێ ئەوەی بۆ تۆی دیاری بکات وەکو ئەمانە پێویستە تۆ خۆت بزانی کە کۆنگرێنتن. And if right angle form it on line with adjacent angle, then adjacent angle is also right angle. ئەگەر right angle-ێکمان هەبێت لەسەر یەک لاین لەگەڵ adjacent angle-ەکەیە ئەوە بەبێ ئەوەی بۆ تۆی دیاری کات ئێستا ئەمە دراوە بە تۆ کە ئەمە هێمای right angle-ە ئەمە دراوە بە تۆ کە angle ABC is right angle دراوە بە تۆ بەم شێوەیە بۆی دیاری کردویت بەڵام adjacent angle-ەکەی کە ABD-ە بۆ تۆی دیاری نەکردووە کە پێت بڵێ right angle-ە پێویستە ئەمە خۆت بیزانیت کەواتە کە هەردووکیشیان right angle بن کەواتە angle ABC and angle ABD are congruent. مادەم هەردووکیان right angle-ن پێویست ناکە ئەمەیان بۆ تۆ دیاریکە پێویستە خۆ بیزانیت لەبەرەوەی right angle-ێکمان هەیە کە کەوتۆتە سەر یەک لاین کەواتە ئەجەسنەکەشی right angle بێت. And if two triangles have a common side, then the side is congruent for both of them. ئەگەر دوو سێگۆشەمان هەبێت ئەگەر سیر بکەین ئەمە دوو سێگۆشەیە بەم شێوەیە سایدێکیان هاوبەشە ئەم سایدە هاوبەشە بۆ ئەم سێگۆشەیە و بۆ ئەم سێگۆشەیەش پێویستە تۆ بزانیت کە ئەمە کۆنگرێنتە کە سایدی BC لەم سێگۆشەیان کۆنگرێنتە لەگەڵ سایدی BC لەم سێگۆشەیەی تریان کەواتە ساید BC and سایدی BC لەم سێگۆشەیانە و سایدی BC لەم سێگۆشەی تریانە are congruent و بەمەش ئەوترێت reflexive property واتە خاصیەتی وێنەدانەوە کە لە چیوە ئەو ناوی بۆ هاتووە ئەگەر ئاوێنەیەک لێرە دانین بەم شێوەیە خۆت تاقی بکەیتەوە ئەوە هەمە ئەم سێگۆشەیەکە لەولاوە بۆ دەرەچێتەوانێ کە لەم لایەیە هاوبەشن بۆیە پێوترێ reflexive property واتە پێویستە تۆ ئەم خاصیەتەش بناسیتەوانێ. Okay. Now, chapter 5, lesson 2, congruent triangle. جوتبوونی سێگۆشەکان. Why we study this lesson? بۆچی ئێمە ئەم وانەیە فێر ببین. Engineers used triangle to construct bridge and tower like a Eiffel Tower. ئەندازیارەکان سێگۆشە بۆچی بەکارەهێنن؟ سێگۆشە بەکارەهێنن بۆ دروستکردنی پردەکان و بورجەکان بۆ نمونە بورجی ئیڤڵ. Now we want to know that
when two triangles are congruent کەی دوو سێگۆشە congruentە بن. Two triangles are congruent if and only if their corresponding angle and corresponding side are congruent. کاتێک دوو سێگۆشە congruentە بن کە لایەکانیان کە هەمان جێیان هەبێت، لایە هاوجێکانی پێ ئەوترێت corresponding angle، هەمان جێیان هەیە، ئەم لایەنە پێویستە چی بن؟ congruent بن، و هەروەها corresponding angle ئەو گۆشانەی کە هەمان جێگەیان هەیە لەم سێگۆشەیە و لە سێگۆشەکەی ترا پێویستە جووت بن، congruent بن، پاشان بەم دوو سێگۆشەیە ئەوترێت congruentن. For example, in this figure, these two triangles are congruent since side AB and side ED are congruent, and side AC and side DF are congruent, and side CB and side EF are congruent. Also, angle A and angle D are congruent. Angle B and angle E are congruent. Angle C and angle F are congruent. کاتێک ئەم دوو سێگۆشەیە congruentە بن کە لایەکانیان کە هاوجێن لەگەڵ گۆشەکانیان کە هاوجێن ئەبێ congruent بن. لێرەیە بە هەمان هێمە نیشانە کراون وەکو وتمان، بۆیە ئەزانین ئێمە ئەم لایە لەگەڵ ئەم لایە یان ئەم گۆشەیە لەگەڵ ئەم گۆشەیە چییە؟ congruentە، لەبەرەوەی بە هەمان هێما کراون. باشە، ئایا بۆ ئەوەی بیسەلمێنین کە دوو سێگۆشە congruentن پێویستەکە ئەم هەموو شتە بیسەلمێنین کە هەر سێ لایەکەی کە هاوجێیە لەگەڵ هەر سێگۆشەکەی کە هاوجێیە congruentن؟ بێگومان نەخێر، لەبەر ئەوەی چەند پۆستولیتێکمان هەیە کە ئەم ئیشەی بۆ ئێمە ئاسانتر کردووە. یەکێک لە پۆستولیتەکان ئەمەیە، ناوی سایدە. ئەم پۆستولیتاڵێکی if three sides of one triangle are congruent to three sides of another triangle then the triangle are congruent. کەواتە ئەڵێ چی؟ ئەڵێ ئەگەر سێ لای سێگۆشەیەک لەگەڵ سێ لای سێگۆشەکەی ترا هەر سێ لاکەیان یعنی congruent بوون، ئەو پێویست ناکات تۆ بچی گۆشەکانیشیان بدۆزی تۆ بزانی congruentن، ئەوە یەکسەرە توانین بڵین دوو سێگۆشەکە congruentن. ئەگەر سێری ئەم دوو سێگۆشەیە بکەین لەم ڕسمەیە، ئەم لایە لەگەڵ ئەم لایە و ئەمە لەگەڵ ئەمە بە هەمان شێوە ئەوە لەگەڵ ئەمەیان congruentن، کەواتە توانین بڵین دوو سێگۆشەکە congruentن، پێویست ناکە گۆشەکانیان بدۆزینەوە. ئەم پۆستولیتە بیرتان نەچێ پێوترێکی ساید و بەم شێوەیەش ئەتوانین بینووسین S کە ئێسەکان هێمایە بۆ ناوی سایدەکە. زۆر باشە، ئەمەش بەکارهێنین، ئەم پۆستولیتە بەکارهێنین بۆ شیکارکردنی ئێکزامپڵی یەکەم. Example 1 says use side to explain why triangle PQR and triangle PSR are congruent. ئەڵێ سایت بەکار بێنە بۆ پیشاندانی ئەوەی کە سێگۆشەی PQR ئەم سێگۆشەیە واتە لەگەڵ سێگۆشەی PSR ئەم سێگۆشەیە چین congruentن. کەواتە پێویستە تۆ پیشانی بی کە ئەم دوو سێگۆشەیە سێ سایدی congruentiان هەیە، بۆی بە سایت پیشانی بیت کە congruentن. Now we have side QR and side RS are congruent. ئەم دوانە congruentن. ئەمە is given. ئەمە پێمان دراوە بۆ بەچی ئازانین کە congruentن؟ بۆی دیاری کردوین بە هەمان هێمە وەکو باسمان کرد. And we have side QP and side PS are congruent. It's also given. ئەمەشیان دراوە پێمان.
کەواتە ئێستا ئێمە دوو سایدیمان زانی کە کۆنگرێنتن. یەک ساید ماوە بزانێکین کام سایدەیە کە لەم دوو سێگۆشەیە کۆنگرێنتن. ئەگەر بیرتان مابێ باسمان کرد، باسی ریفلێکسف پرۆپێرتیمان کرد، وتمان کاتێک کە دوو سێگۆشە سایدێکی هاوبەشیان هەبێت ئەوە ئەتوانین ریفلێکسف پرۆپێرتی بەکاربێنین و ئەم لایە کۆنگرێنتە بۆ هەردوو سێگۆشەکە. Since they have common side, so by reflexive property we have side PR and side PR are congruent. کەواتە ئێمە سەلماندمان کە سێ سایدی کۆنگرێنتن. Therefore triangle PQR and triangle PSR are congruent by side. بەم شێوەیە ئێکزامپڵی یەکمان سەلماند. ئێستاش پۆستولیتێکی ترمان هەیە، ناوی چییە؟ ساید ئەنگڵ ساید. Postulate side angle side says if two sides and the include angle of one triangle are congruent to two sides and the include angle of another triangle, then the triangle are congruent. ئەم پۆستولیتە ئەڵێ چی؟ ئەڵێ ئەگەر دوو سێگۆشەمان هەبێت، دوو لای لەگەڵ گۆشەیەکیان کە بکەوێتە نێوان دوو لاکەوە کۆنگرێنت بێت، ئەوە پێویست ناکە لاکان و گۆشەکانی تر بدۆزیتەوە. ئەم دوو سێگۆشەیە چین؟ کۆنگرێنتن. کەواتە بە دوو لاو گۆشەیەک بەڵام بۆ مەرجەی گۆشەکە بکەوێتە نێوانیانەوانێ ئەتوانین بیسەلمێنین کە ئەم سێشتە کۆنگرێنت بن، ئەوە دوو سێگۆشەکەمان کۆنگرێنتە. بۆی بەم شێوەژ نووسراوە ساید ئەنگڵ ساید، ئەنگڵەکە ئەکەوێتە نێوان دوو سایدەکەوە. و ئێستاش ئەم پۆستولیتە بەکارهێنین بۆ شیکارکردنی ئەگزامپڵی دووەم. Use postulate of side angle side to solve example 2. Example 2 says the figure shows part of the support structure of Eiffel Tower. ئەڵێ چی؟ ئەم وێنەی بەرامبەر چیمان پێپشانەیات؟ پارچەیەک لە پایەیەکی بورجی ئیڤڵ. Use side angle side to explain why triangle KPN and triangle LPM are congruent. ئەڵێ پیشانی بە کە چۆن ئەم سێگۆشەیە KPN لەگەڵ سێگۆشەی LPM are congruent by side angle side. ئەڵێ بەم شێوەیە پیشانی بەواتە تۆ ئەبێت دوو ساید و گۆشەیەکی نێوانیان لە هەردوو سێگۆشەکە بدۆزیتەوە کە کۆنگرێنت بن. Now we have side NP and side PM are congruent as given. ئەمە دراوە بە ئێمە NP لەگەڵ PM کۆنگرێنتن، بە هەمان هێما بۆی دیاری کردوین. And side KP and side PL are also congruent as also given. ئەمەش بخۆی دراوە بە ئێمە. باشە، ئێستا ئێمە دوو لامان پێدراوە کە لە هەردوو سێگۆشەکە کۆنگرێنتن. پێویستە گۆشەی ناوەوەشی کۆنگرێت بن بۆ ئەوی بە ساید ئەنگڵ ساید بیسەلمێنین. باشە، خۆ گۆشەی ناوەوەی بۆ ئێمە دیاری نەکردووە. ئایا ئەم دوو گۆشەیە کۆنگرێنتن؟ ئەم گۆشەیە لەگەڵ ئەم گۆشەیە؟ بەڵێ بێگومان. Since line NM intersect line KL at P. So we have
vertical angle چکەوتمان کاتێککە دوو لاین یەکتریە بڕن vertical angle-مان بۆ دروستە بێت and the vertical angles are congruent و vertical angles-ەکانیش congruentن پێویست ناکا بۆمان دیاریکە ئەبێ خۆتان بیزانن کەواتە by vertical angle theorem we have angle NPK and angle LPM are congruent. Therefore, triangle KPN and triangle LPM are congruent by side angle side دوولا بەڵام گۆشەکە لە نێوانیان نابێت و هەروەها دوو پۆستولیتی ترمان هەیە لەوانەی داهاتووە باسی دەکەین